ولی بینران هدی تایا بانگش البجارنان گلک بلند بویا لدورین عراق بتابتی لباشور نوارا عراق حتی کاندید هادن آرمانش کرن بگمان بردام اللي ورد تقولن بتريليون دينار تنصرف كرين حتى بحسن دي كان بودجي جشتيجي تنصرف كرين بودنغان للهرم كردستان دي كشو هواي كارام دبر بدش دبا فزيدتر بون دي فجرا كو بارتيا ديمقراطيه كردستان وكيل لاين بهافرق وبيغمان زورترين قاعده جماهيري ديالها هواي كي ارام بيغمان كامبين بريفد برسفتو اليه كي جناده يدي وكو بانكارتي تو بري هون نكارن نشين ناتوانن نهاجي دي بام بردام بين دبا وزيدتر بو ويكي وگرا ويكي چاف دي بيچن به هر حال میوانه کمی هجایه برس شیلانگوران او کاندیدا پارتیا دموکراتا کردستانیه بو پارلمان عراق بگمان بازنا دهوکیه شیلان خان هم خیر هات سپاس که هکار سپاس با بینرانی کردستان 24 سپاس بو تو که میوانی میواره اني او کو جسرن جه پارتیا دموکراتا کردستان پرانی هل بجارنان داخل جماهير خوج کاندیدین خوج برپسین خودی که لسر خوابن با آرامی بگمان کمپین هل بجارنان برای و برسفا کسی جندن اف هولدانین پارتی اف سیاست های چه گلو بگمان او دگرتو بو کاری حکیمانه سرکردمان جنابی سروک بارزانی که دائما به حکیمانه بیرکاتوا دور دروانی سیاستی پارتی سیاستی کی نرمونیانا سیاستی کی آشتواییا هولدا نەک لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردنە بەڵکو لە هەموو کاتێکە دایمەن حەز لە ئاشتەوایی دەکات و با بڵێن مشارەکەی بەرهەمەکانی عێراقەکات لە نێوان هەموو قەومەکان و لە نێوان هەموو پارتەکانی ترە. ولی ئەوەی جێسەرنجێت نەڤا لیستە پارتی هەموو پێکاتن عێراقی تێدا بەشدارن. او تركيبه جواكيكو يا عراقي هلبة عرب كردن دنابا كردان دام ازدينا مسيحي هنا كاكي هنا صابيه هنا هني ليستا كفر رنجه هذا بو تشيكل ليستي بارتي تاكا دتواني بلين تاكا ليستا همو او چین و توێژانەی کە باست کرد هەموو ئەو لایەنانەی کە باست کرد لە خۆیان دەگرێت دەتوانین بڵێن لیستەکانی تری عێراق ناوەڕاست و چی جنوبی عێراق ڕنگدانەوەی یەک حزبە یان یەک ئایینە یان یەک نەتەوەیە بەڵام لیستی پارتی دیموکراتی کوردستان کە لیستی 275 ئەوەی هەموو لە خۆوە گرتیە ئەوە نیشانەی وەیە کە ئەمە پارتێکی با بڵێن گەورەیە پارتێکی مێژوویەکی دووری هەیە پارتێکە داهاتوویەکی دوورتری دەبێت. کەواتە ئەگەر ئەمە بڵێن بکرێن ئەوەی کە ئێمە متابعی ڕەوشەکەیەکەن پارتی تەنیا لایەنی سیاسیە لەسەر ئاستی عێراقە کە هەموو مکەونی عێراقی هەموو پێکهاتەکانی عێراق لە خۆی کۆکردێتەوە کەواتە و پارتی بێگومان ئەمڕۆژ کە جێگیری سەرروکی پارتی کاک مەسرور کەمپین هەبوو ئابزان بەڕێزشتان تێدا بەشدار بوون نەخێر وابزانم لە هیدۆ هەولێر بوو تایبەتی هەولێر بوو باسی بەغدای کرد کە ئێمە بچینە بەغدا دەبێت دیفاع لە هەموو خەڵکی عێراق بکەین ئەنی پەیامی پارتی ئەم جارە زۆر فراوانترە بەڵێ بێگومان ئەوە پەیامی جەنابی سەرۆکیش بوو هەروەها کە ڕۆژی چوینە خزمەت جەنابیان داوای لێکردین نەک تەنها دیفاع لە تاکی هەرێمی کوردستان بکەین بەڵکو ئەگەر چوینە بەغدا دەبێت دیفاع لە هەموو تاکێکی عێراق بکەین کە ستەمی لێکرابێ بەڕاستی ئەوە وا دەکا ئێمە زیاتر هەم بدرین بۆ کاری چاکە و باشە و با بڵێن بەڕوئیایەکی تر و بەهێز و توانایەک هێز و توانایەکی تر بچینە ناو پەرلەمانی عێراق هەروەها بە بڕوابوونێکی بەخۆ و بۆ پارتەکانی تر بسەڵمێنین کە پارتی دیموکراتی کوردستان تەنها بەرژەوەندی تاکەی خۆی ناوێ بەڵکو بەرژەوەندی هەموو عێراقی دەوێت بۆەوەی لە عێراقێکی فدراڵە بژین دەستکەوتەکان بۆ هەموو بێ بە شەراکەتەوە کەواتە لە داهاتووی عێراقا لە دوای 11 پارتی ئەیەوێت لەسەر ئاستی عێراق چی بکات چی بێت کاک هەکار چەند ساڵە ئێمە بەدواداچوونمان بە دوای پارتەکانی وڵاتە زلهێزەکان کردووە بەڕاستی ئەوەی ئێمە دەبینین بە پێچەوانەی هزری زۆر کەسانی ناحەزیش کە دەڵێن پارتی دەڕوخێ پارتی نامینێ بە پێچەوانەوە ئێمە بە دیراسات ئەڵێن پارتی دەبێتە حزبێکی هەزار ساڵە لەبەرچی جارێ جەنابی سەرۆک خۆمان نەزانین مەرجەیەکی حەکیمانەیە بۆ هەموو عێراقا نەک بۆ پارتی دیموکراتی کوردستان هەروەها ئەوەی بینیمان لە کابینەینۆ کە جەنابی کاک مسرور بارزانی لە با بڵێن لە قیمەی قەیرانی دارایی و هەموو ئەو کاتە نەخۆشانی بەسەر هەرێمی کوردستان هات توانی تێپەڕێنی
هەم ئارامی هەرێمی کوردستان بپارێزی هەم ئاوادانی بەردەوام بێ لە هەموو سکتەرەکانیشا سەرکەوتوو بوو بەڕاستی ئەوە نیشانەی وەیە کە ئەوە قیادیەکی سەرکەوتووە دەتوانێت لە خراپترین بارودۆخە وڵات بەڕێوە بە لە تەنیش ئەوەیەش ئێمە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانمان هەیە کە ئێستا دەستی لە ئاشتەوایی نەکتەنها ناو هەرێمی کوردستان هەیە بەڵکو دەبینین لە وڵاتانی دراوسێش ڕۆڵێکی بەرچاو دەگەڕێت لە بەرقەرارکردنی ئاشتی لە شەرقل ئەوسەتا هەروەها ڕۆڵێکی بەرچاو لە ئاستی نێودەوڵەتیا دەگەڕێ ئەمانە ئەم سێ قیادیە کە ئێمە هەمانە شانازیان پێوە دەکەین ئەوە وا دەکا دڵنیا بینەوە کە پارتی دیموکراتی کوردستان پارتێکە بۆ 1000 ساڵەیە ئەو جارەش هەمومان دڵنیاین کە دەبێتە حزبێکی ملیۆنی ئەم جارە پارتی دەڵێت بە هیچ شێوەیەک ناهێلینی دی دەستور پاراوێز بخرێ مافە دەستوریەکانمان زەوت بکرێت دەبێت بە پێی دەستور هەڵسوکەوت بکرێت لە بەغدە بە تایبەتی لەگەل مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەسەر چ بنەمای بێگومان لەبەرەوەی یاسا قەت نابێ پێشەڵ بکرێ ئەوەی کە هەیە دستور یاسایەکی ڕون و ئاشکرایە مافی هەموو گەلەکانی ناو گەلی عێراقەوە بڵێن هەموو قەومیەتەکانە پارێزراوە دستورەکە کەم و کورتی تێدا نیە تەنها لە جێبەجێکردنی کەم و کورتی تێدا هەیە کە کۆمەڵێ مەواد هەیە جێبەجێ نەکراوە ئەوێش بە پێی میزاجیەتی لایەنە سیاسەکانی ترە کە نایەنەوێ کار بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بکەن یاخود چاویان بە پێشکەوتنی هەرێمی کوردستان ناکەوێ ئەو کاتی بەدیدەیەک ئەم یاسایەدانراوە ئێستا ئەتوانین بە زمانی کوردی بڵێن پەشیمانن کە ئەو یاسایان داناوە بەرژەوەندی هەموو لایەک تێدا چەسپێنراوە. بەێ ئەگەرێمە بین باسی بەرست کەوەکو کاندیدێکی ژن لە بازنەی دۆی خۆی هەڵبژاردووە مەبەستان چییە بچنە پەرلەمانی عێراق؟ ئێمە لە پارتێکی ئێستا باسمان کرد بەڕاستی ڕوئایەکی زۆر جوانی هەیە ئەویش شەراکە و تەوازن و تەوافقا بە شانازیەوە دەمانەوێ ئێمە بەشێک بین لە جێبەجێکردنی ئەو ڕوئایی کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی چی لە بۆ هەرێمی کوردستان چی لە بۆ هەموو عێراق لەوێن دەرێ ئەندام پەرلەمانانی پارتی دیموکراتی کوردستان دەتوانن ئەو جارە بە شێوازێکی جیاوازتر بچنە ناو پەرلەمانی عێراق بە دیدەیەکی تر ئەویش کە دروستکردنی پەیوەندی نەرمونیانی و ئاشتیە لەگەر هەموو پارتەکانی تر بۆەوەی بەرچاوڕوونیەک لە بۆ هەموو لایەنە حزبەکانی تر هەبێت کە دەبێ ئێمە هەمومان یەک دەست بین بۆ بەرژەوەندی تاکی عێراق ئەو یاسایانەی هەیە جێبەجێ بکرێ و دیسان دەگەڕێنەوە دەبێ کار بکەین لەسەر بە فیدرال بوونی عێراقەوەی ئێستا بوویتە ناوەندی بەداخەوە. تۆ بێگومان کاندیدی بازنەی دۆکیت خۆ دەزانی پارێزگای دۆیک لە زۆر ڕۆیەوە تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی بوو پارتی هەر تایبەتمەندیەکی حاشە هەڵنەگیری هەیە ئیمێژینە و ئێستا و داهاتوش کەواتە ئەگەر باسی دۆ بکەین دهۆک فعلەن تایبەتمەندیەکی زۆر جوانی هەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە خەڵکەکە لە ڕابردوو ئێستا و داهاتوش دڵنیام لەسەر ئەو پارتەیە لانادن لەبەروی ڕون و ئاشکرایە بۆ هەموو تاکێکی بادینان لە بۆ هەموو تاکێکی بازنەی دهۆک کە ئەوەی خزمەتی تەواو و ڕاستەقینەی هەرێمی کوردستان دەکا پارتی دیموکراتی کوردستانە هەرچەندە لە ماوەی ڕابردوو بەداخەوە هەندێ لایەن هەبوون هەوڵیاندا گەمە بە مێشکی گەنجەکانمان بکەن لە ڕێگەی سۆشیال میدیاوە تەنها قسە بوو تەنها بەرچاوتاریکردن بوو تەنها لادانی ڕاستیەکان بوو بەڵام ئێستا خەڵکەکە دەزانێت ئەوەی خزمەتی ڕاستەقینەی هەرێمی کوردستان دەکا پارتی دیموکراتی کوردستانە. بەڵێ لە کوتایە ئەگەر شیلانخان باسی ڕقمی خۆی بکە و ڕۆ لە جەماوەرەکەی بزان دوا پەیامی تو چیە لێرە کامە کامیرە ئەوە لە بەرامبەرت ئەوە تەواو ئەوە هەیە تەمام. من شیلان سعید ئەحمەد گۆران کاندیدی ژمارە 17 لەسەر بازنەی دهۆک لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان هیوادارم خەڵک متمانم پێکا بە تایبەت لە بازنەی دهۆک و دەڤەری ئاکرێ و بەڕدەڕەش. بیڤیا سەرکەفتنێ بووتە زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوون زۆر بەخێر ئەزیزن زۆر سپاس.